سفر بکەم بۆ زۆرترین وڵات. بەس مناڵ و خێزانەکەم سەرفراز بنووسەوە. وڵی میشتە من درێژی هاوسەر مناڵەکەم. ویستم هاوسەرگیری بکەم هاوسەرگیریشم کرد الحەمدولله. والله خۆزگەی من بەسەوەی کودیە کرد هیچ خۆزگەیت کردیە من نەبوونی و فەقیری و هەژاری هەموو شتێکی لێبیری من بردەوە. پاش 74 ساڵی ئەو خۆزگانە نامینە تەمەەن باجی خۆی هەیە ئەوەی کە لە بیرتە ئێستا ڕێک پێم بڵێ خۆزگەچی ئاواتی منەوەیەکەوە ژارێکی ئارام و خۆشگوزەرارم هەبێت. خۆزگەچی سفر بکەم بۆ زۆرترین وڵات. براجان ئەی خۆزگە جەنابەت خۆزگەت چیە؟ ئاواتی منەوەیە کوردستان ببێ بە دەوڵەت و خاوەنی سیادەی خۆمان. با جەنابش تۆگرن خاتون جەنابەت پێم بڵێ خۆزگەت چیە؟ خۆزگەمەوەیە کە پشت بە خۆم ببەست ببمە خاوەن کار و پیشەی خۆم. وەڵا بەس مناڵ و خێزانەکەم سەرفراز بنووسەوە. میشتە من درێژی هاوسەر مناڵەکەم. باشە بۆ هەرە خۆزگە بە تۆ خۆزگەت بگۆڕە باشترشتر بێ. خۆشە یەکترمان زۆر خۆشە یێرەوە. ئەکید هەر کەسە خۆزگەی خۆی هەیە و زۆریشی بەدی دێ یەک لەو شتانە من هەر خۆم حەزم لێبووە بوومە مهندس فعلەنیش بوومە مهندس. ئەم خۆزگەم هەبوو خێنی تاوکەم بوومە مامۆستا ئەو خۆزگە بوو. خۆزگەی دووەم ویستم هاوسەرگیری بکەم هاوسەرگیریشم کرد الحەمدولله. بە خۆشەویستی نادیان بەڵێ بە خۆشەویستی. والله خۆزگەی من بەسەوەی کودیە کرد هیچ خۆزگەیت کردیە من کورد یەکگرتن یەکگریویتی بەس زیاتر نە بەس ئەوەندا زیاترم نییە گوناش بی قەت دابی من. دەمەوێت پرسیارە لێ بکەم هیچ خۆزەیەکت هەبوو بە گەنجی کە کارت بۆی کردبێ یان پێی نەگەیشتبی؟ والله هەموو شتە کارم بۆ کردێ پێ نەگەیشتیمە ئیلا فەقیری لە بە فەقیری پێم نەکرا بخینم سا کەلیمەی ناو کە برێ ترمێرەکرد دەبوەرە یەک کەلیمە ڕقەمەکی بخینەوە نازانم ئەوە یەک نەبوونی و فەقیری و هەژاری هەموو شتێکی لێبیری من بردەوە پێت برێ کە برێ زۆری زیرەک بوو ساڕ چوومە مەکتەبێ شتکە نەچوومەوە پارە نەبوو دەفرسم نەبوو بەمە مەکتەبێ مامۆستایە کە خواافکە پارمرد گوتی بابێ هیچ نەبێتن هەر بێت و خۆی فێرەخین دەواری بی نەچوومەوە ڕەفیقی منیش بۆ مدیر عام لە ئاوقافی. ئەرێ وەڵامە زۆر شت هەبوو حەزمان دەکرد بیگەینێ هەندێکی گەیشتینێ هەندێکی نەگەیشتینە شەر نییە هەموو شتێک بیگەیە. ئێستا من بەخۆم 74 ساڵە تەمەنم سەلامەت لە گەرەنگۆش پاش 74 ساڵی ئەو خۆزگانە نامینە تەمەەن باجی خۆی هەیە.